هەرچەندە 43 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد عەلی مەرداندا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا یاد و یادەوەری ئەو هونەرمەندە بە زیندوی ڕادەگیرێ. بەشێک لە هونەرمەندان و دانیشتوانی گەرمیان یادی کۆچی دوایی عەلی مەردان دەکەنەوە. یادی کۆچی دوایی کە لە هونەرمەندی گەلەکەمان مامۆستای مەقامات مامۆستا عەلی مەردان کە لە ساڵی 1904 لەدایک بووە و لە 24 حوتی 1970 کۆچی دوایی کرا. ئێمەش بۆ بەرزنرخاستی ئەم یادە ئەمڕۆ وەکو هونەرمەندانی گەرمیان کۆبووینەوە بەشداری ئەم یادەکەین. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. هونەرمەند عەلی مەردان لە ساڵی 1904 لە شاری کەرکووک لەدایک بووە و لە ساڵی 1970 لە شاری بەغدا لە تەمەنی 77 ساڵیدا کۆچی دوایی کردووە. هونەرمەند عەلی مەردان لە 35 ساڵی خەباتی 35 ساڵی کاری هونەریدا زیاتر لە 1000 گۆرانی تۆمار کردووە، جگە لە دەیان مقام کە ئەرشیفی هونەری کوردی دەوڵەمەند کردووە. هەروە ئاوازدانەرێکی زۆر بەتوانە بە هونەرمەند عەلی مەردان چەندین ئاوازی داناوە بۆ بەتایبەت هونەرمەند خوداداد عەلیە، ئاوازی خۆشەویستەکەم ئارامی گیانم، ئاوازی مامۆستا عەلی مەردانە کە بۆ خەلیلوەندی دایناوە، ئاوازێکی زیندووە هەتای و ئاوازە لە ناوگەری کووردا لە ئەرشیفی هونەری کوردیدا بە زیندوی ئەمێنێتەوە. هونەرمەندانی گەرمیان یادی عەلی مەردان لە نێو جەرگەی بازاڕی کەلار و لەسەر شەقام دەکەنەوە. دەیانەوێت لەم ڕێگەیەوە پەیامی زیندوێتی هونەرەکەی عەلی مەردان بە هەمووان بگەێنن. ئەم یادانە زۆر گرنگە، بەتایبەتی ئەم هونەرمەندە ناودارانە جیلی ئێستا جیلی گەنجی ئێستا زۆر ئاشنا نین. ئێمە بۆیە ئەم یادە ئەەکەینەوە بۆی جیلی تازەش ئەم بەم یادانە بەم هونەرمەندانە شاد بن و گوێی لێ بگرن، بزان چەند هونەرمەندێکی بە نرخ و زێڕن بەڕاستی لە وڵاتە. دڵی بنیادەم شاد دەکاتەوەمە بۆ هەموو گەنجێک دڵ شاد دەکات، ئەوەی وا خفەتبار بێت زۆر دڵی شادەوێتەوە لە ئەم گۆرانی و سرودانە. هونەرمەند عەلی مەردان بە گۆرانی بێژ و مەقام بێژ و داهێنەرێکی بواری هونەری کوردی دادەنرێت. هونەرمەندانی کورد پێیان وایە هونەرەکەی عەلی مەردان هێندە لە ئاستێکی باڵادا بووە، دووبارە بوونەوەی ئەستەمە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.